بەنای خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم گەلێک ئاسودۆ خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێ و لە هەفتەیەکی نوێی گفتوگۆی درەوە یاریگا دێنەوە خزمەتی وادارەمە تا دوا سەرنج و داد کۆمنتی بەرنامەکە وەڕێ بن و لەگەڵ مامناریزان دیارە شەوی ڕابردوو یاری کلاسیکۆی چوونی قۆناغی نیوەی کۆتایی جامی شای ئیسپانیا لە یاریگەی سانتیاگۆ بەرنابیۆ بەڕێوە چووکەتیدا یانی بەشتۆنە بە گۆڵێکی هەڵەی ئیدر میلیتاوی بەرازیلی توانی شکست بەیانی ڕیال مەدرید بهێنێەوە هەنگاوێک بەرەو یاری کۆتاییەوە بڕێکاڵین هەنگاوێک بۆ واتایی کە یاریەکە لە سانتیاگۆ بەرنابیۆ بەڕێوە چوو بەشلۆنە چەند یاریزانێکی کاریگەری لە یاریەکە یاریان نەکرد کە ئەمەش بۆ خۆی بەو نەقسانەوە بەشلۆنە توانی سەرکەوتن بەسەر ڕیال تۆمارکە تەوەری یەکەم تایبەتەکەین بە قسەکردن لەسەر کلاسیکۆ تەوەری دووەممان ئەم هەفتەیە یاریەکانی چامپیۆنز لیگ یاریەکانی گەڕانەوەی قۆناغی 16 چامپیۆنز لیگ بەڕێوەچێ دیارە یەکێک لە گرنگترین یاریەکان یاری نێوان هەردوویانی پاریس سان ژەرمان بایرن مونیخ بێت کە دیارە هیچێکە بە یاری خۆشەکانی ئەم هەفتەی چامپیۆنز لیگ لە ستۆدیۆ میوانداری زۆر ئەزیز و خۆشەویست و برای بەڕێزمان قەهار حوسێن یاریزانی دێرینی تۆ پێوەکە شۆڤەکاری وەرشیکە قەهار زۆر بەخێربی زۆر سپاس کاک گەوران لە هەولێرەوە هەتا ئێرە زۆر سپاس بەختەوەرم کە لە ستۆدیۆ لەگەڵتان زۆر سپاس هاوکات شۆڤەکاری تایبەتی پەیامیش بڕیار تەهاشمان لەگەڵ بڕیارگیان تۆش زۆر بەخێربی تۆ کاک گەوران بەخێراتین کە قاریش دەکەم زۆر سپاس کاکە ڕاستەو خۆشمە ناو دۆخی کلاسیکۆ هەمومان دوێنێ یاری کلاسیکۆمان بینی بەشتۆنە بە کۆمەڵێک نەقسەوە جارێک ترشکستی بە ڕیال مەدرید هێنا بەگشتی ئەمێ قەهار حوسێن خوێندنەوەیەک مسابقە بە کلاسیکۆی شەوی ڕابردوو بۆکە ڕیال مەدرید بۆ دووجاری شکستات زارێشتی سڵاو خۆشحاڵم کە لەگەڵ تۆ کاک بڕیار بێکەوە گفتوگۆ دەکەین هیوادارم ئەو دەمەتەقەی نێوان من و تۆ و کاک بڕیار ئاوێتە بین لەگەڵ بینەران بۆی بتوانین سوودێکیان پێ بگەێنن بێگومان کلاسیکۆ من هەردەم دەڵێم لە هەر بارودۆخێک لە هەر ساتێک بەڕێوەچێت تایبەتمەندی خۆی هەیە جا دەکرێتەوە لەگەڵ یاریەکانی تر بێگومان هۆرد و ڕاهێنەریش تایبەتمەندتر خۆیان بۆ ئەم یاری ئامادە دەکەن چونکە لە هەر بارودۆخێک دابێت لە سەریان حیسابە مێژە و ڕەحم بە کەس ناکەن لەسەر کاخەز هەموو کەسێک وای دەگوت کە ڕیال مەدرید ئەولاترە بۆ بردنەوە بەڵام دوجار دوێنێ شەو بینیمان کە بەرشەلۆنە براوە بوو چۆن براوە بوو بە هەست براوە نەبوو بە ڕاگررتنی هەندێک لە پلانەکانی ڕاهێنەر چاوی وای کردبوو کە نان و ئاو لە هێرشەکانی یانەی ڕیال مەدرید ببڕێت چۆن بە تایبەتی بڵێم نەری ئێستا کاریگەریەکانی یانی ڕیال مەدرید یاریزانێکە کە زۆر کاریگەرە ڤینیسیۆسە ئاراخۆ دوێنێ شەو بینیمان هیچ مادزارێکی بە ڤینیسیۆس نەدا کە دەرفەت تێدات یان ڕیال مەدرید لە ئەستیحواز باشتر بوو لە کۆنتڕۆڵکردنی تۆپ بەڵام تۆپەکانیشی دوور لە گۆڵ بوو یعنی هەرچەند هەوڵی دەدا بە هەموو شێوازەکان لە باڵەکان لە ناوەڕاست بە لێدانی دوور بە تۆ بە سابتەکان بگات بە گۆڵی بەرشەلۆنە پێنە دەگەیشت چاویش ڕاستاندێک پێکانی هەبوو بەڵام توانی ئەو کە با بڵێن دڵڕاوچەیەک هەبوو کە دەیانگوت ئەمە دوا یاری دەبێت لەگە چاوی ئەنجامەکانی خراپ بێت ڕەنگە دوای ئەم یاریە بەرشەلۆنە دەستبەرداری بێت بەڵام ئەوە هەر قسەی با بڵێن ڕاگەیاندن و گفتوگۆی ڕاگەیاندنەکانیان با بڵێن پێشبینی بوو بەڵام دوێنێ بینیمان چاوی توانی بە ئەنجامێکی باش لە یاریگا بێتە دەڕواگەرچی هێشتان یاریێکی ماوە بەڵام دەتوانم بڵێم چاوی زیرەکتر بوو لە ئەنچلۆتی ڕاستە ئەنچلۆتی توانی بووی کۆنتترۆل یاریگا بکات بەڵام کۆنتترۆلکردنەکەی بێ ئەنجام بوو زۆر باش کاک بڕیار ڕاستەخۆ لە قسەیەکی تێریهێنریەوە دەست پێ یەکەم ڕەنگێک سەر بزانی ئەڵێم چی تێریهێنری لە ماوەی ڕابردووە بازدەوا کاڵێ هەموو یانەکانی ئەوروپا لە ڕیال مەدرید دەتەسن و ڕیال مەدریدیش لە بەرشلۆنە لەم قسەیەوە تێکەڵەوە بە کلاسیکۆ ئەم قسەیە دروستە ئایا یانێ ڕیال مەدرید یانەیەکە لە مێژووە بەردەوام لە ڕوبەڕوونەکانی بەرشلۆنە بترسێ و لە هەمان کاتە هەرچی تیپی ئەوروپاشە لە ڕیال مەدرید دەترسێ بە دڵنیاییەوە ڕیال مەدرید ترسی لە بەرشەلۆنە هەیەەوە لە بەرامبەریشدا بەرشەلۆنەش ترسی لە ڕیال مەدرید هەیە و ئەم دویانەیە کاتی ترسیان لە یەکترە بێت ئایبێت تێدا نییە و لەنگینیە لەبەرەوەی دویانەی ڕکابەرن دوو جەمسەرە بە هێزەکەی ئیسپانیان ئەمە سەبارەت بە و لێدوانی تێریێنری سەبارەت بە یاری کلاسیکۆی دوێنێ شۆکا گۆران بە کۆی گشتی ئەگەر بگەڕێنەوە بۆ یارەکانی ڕابردوو بەرشەلۆنە لەو یاریانەدا کە لە پێشەوە بەرگری کردو بەرامبەر ڕیال مەدرید ئەنجامەکەی باش نەبووە و ڕیال مەدریدیش لەو یاریانەدا کە بە بەرگریکردن بەرامبەر بەرشەلۆنە واتە بەرگری ناوچەی خۆی یاری کردووە ئەنجامەکەی باش بووە جا تۆ سیرکە دوێنێ
بارسلۆنا لە پێش بەرگری کرد بە هەمان ئەو ستایلەی چەند یاریەک بەرامبەر ڕیال مەدرید شکستێناوە بەڵام ڕیال مەدرید و کارلۆ ئانچلۆتی بەو ستایل و پلانۆ یاریان نەکرد کە لە چەند یاری ڕابردوو لە بەرشلۆنیان بردوێتەوە بێچەوانەی هەموو یاریەکان کارلۆ ئانچلۆتی و ڕیال مەدرید بە فشارخستنە سەر هێڵی بەرگری بەرشلۆنە یاریان کرد ئەمە لە کاتێکە خاڵی بەهێزی ڕیال مەدرید لەو کاتەدایە کە بەرگری دەکات تیپی بەرامبەر دێتە پێشەوانێ تۆپ لە تی بەرامبەر وەردەگرێت ڕاستەخۆ لەگەڵ وەرگرتنەوەی تۆپ ڕیال مەدرید هێرشە مەترسیدارەکانی بە سێ لەم سەدەگەیەنێتە ناوچەی هێڵی سزای بەرامبەر و گۆڵی پێتۆمار دەکات بەڵام دوێنێ شەو ئەوە ڕووی نەدا ڕیال مەدرید فشاری دەکرد کە فشاری دەکرد تۆپیشی بۆ وەرنەدەگیرا لەبەرەوەی لە ڕووی دابەشکردنی تۆپەوانێ لە ناو نیوە یاریگای خۆیدا بەرشلۆنا زۆر باش بینیما بە تایبەتی دیۆنێک لە ڕزگارکردنی تۆپەکانی نیوە یاریگای خۆیاندا زۆر باش بوو وە ڕیال مەدریدیش لە هێرشی ئامادەکراوە باش نییە ینی بگەڕێرەوە بۆ وەرزی ڕابردوو کۆی ئەو یاریانی ڕیال مەدرید تایدا براوە بووە ئللا بە هێرش هێڵگەڕاوە بووە ینی بەو شێوازە بووە کە لە نیوە یاریگای خۆیدا تۆپی لەتی بەرامبەر وەرگرتووە بە هێرشێڵ گەڕاوە گەشتوتە سەر گۆڵەکەیتی بەرامبەر و گۆڵی تۆمار کردووە بۆیە ڕیال مەدرید بە پلانێک و ستایلێکی هەڵا بەرامبەر بەرشەلۆنە یاری کرد و سەرنجیش بەو ستایلە ڕیال مەدرید یەک تۆپی بۆ ناو گۆڵی بەرشەلۆنە نەبوو لە بەرامبەردا بەرشەلۆنە سەرەڕای ئامادە نەبوونی لیڤاندۆڤسکی پێدری کریستێنسن کە بەڕاستی ئەمانە سێ یاریزانی کاریگەرن بەڵام توانی مامەڵەیەکی دروست لەگەڵ یاریەکەدا بکات وە دوایین سەرنجەم بەرشەلۆنە لە 15 خولەکی کۆتایی لە خولەکی 85 زۆر بە باشی ینی زۆر بە سەرنج یاری لەگەڵ ڕیال مەدرید کرد بە هاوسەنگی یاری کرد نەگەوەی تەواوی پێگاتەکە بگەڕێتە دواوە کەمێک گێرشبەری یاریان دەکرد بۆی ڕیال مەدرید لەو 15 خولەکەی کە ناسراوە زۆر مەترسیدارە و وەرزی ڕابردووە یاریەکانی لە 15 خولەکی کۆتایی یەکلای دەکردەوە باڵا دەست نەبێت بەرشەلۆنە ڕێگری دەکرد و دوو سەرنجیشمدا چاوی لە کۆتاییەکانە عنی ڕیتمی ڕیال مەدریدی وەکو جوهدی خۆی خاو دەکردەوە کەرتێ لەگەڵ کارڤاخاڵ خۆی تووشی دەماقاڵێ کرد کە پێما بۆ شتێکی وا نەبوو بەڵام ئەمەی دروست کرد لە بەرامبەرەوەی کە ناوبژیوان بێت کارتێکی زەردی پێ بدات ڕیتمیارەکە خاو بکاتەوە لە کۆتاییەکاندا تەنانەت لە کۆتا خولەکانیشدا دیسان چاوی خۆی تووڕە کردەوانێ و یارەکەی دیسان خاو کردەوە واتە بە تەواوەتی چاوی لەو خولەکانی کۆتاییشدا وەکو جوهدی خۆی ڕۆڵی یاریزانێکی دەبینین بۆ خاوکردنەوەی ڕیتمی یاری ڕیال مەدرید خۆی هەر لەسەر قسەکانی کاک بڕیاری کاک بڕیار ئەگەر سیر بکەیت دوێنێش یان چاوی مامۆستا گۆران کەمترین گۆڕانکاری کرد تەنها دوو گۆڕانکاری کرد چونکە پێویستەکە تیپەکەی ئێستەقراری وەرگرتە بوو لەوەی هەموو دەرچەکانی ڕێڕەوی گۆڵگرتنی لە یانەی ڕیال مەدرید گرتبوو بە تایبەتی لای ڤینیسیوس کە ئاراخۆ لێدانا بوو تۆ سیرکەی لە خولەکی هەفتا گۆڕانکارێکی کردووە دیازی دانیشاندووە سێرجیۆ ڕۆبەرتۆ هێناوە دواتر کیسی دانیشاندووە فاتێ هێناوە یان دوو گۆڕانکاری کردووە گۆڕانکاریەکانیشی بە تاخیرۆتەوە کرد ینی تیپەکەی ئیستقراری هەبوو یعنی چاوی دوێنێ یعنی با بڵێن بزیرەکتر بوو لە ئەنچلۆتی خۆی ئەنچلۆتی ئەمە بینیمان خۆت گوتنی تێری هێندری گوتی هەموو تیپێک لە ڕیال دەدسێ بەڵام ڕیال لە بەرشەلۆنە دەدسێت لە دەیاری ڕابردوو لە هەفت دیاری بەرشەلۆنە براوە ئایبێت تۆ ئەنچلۆتیەک بەو هەموو خیبرەیەوە بەوەی کە عنی ئاڵێ ستەری لە تۆ پیاسپی کردووە ئەمە ماوەی چەند دیاری ئایبێ نییە کاک گۆران تووشی شکستێت ئایبێ نییە ئەمە گوتم من یعنی یاری کلاسیکۆ تایبەتمەندە یعنی کلاسیکۆی وانە با بڵێن ڕکابەری چوە گرتووە ئەم ڕکابەریە پێوە ناکرێت لە سەوەی کام تیپ ئەستێرێ باشترە کام تیپ بارودۆخ خراپترە لە خراپترین بارودۆخ ڕەنگە لە یاریەکدا ڕیال براوە بۆ کە شایستەنە بۆ کە براوە بێت لە دوێنێ بینیمان لە بارودۆخە خراپەکانی خۆی ئەم بارودۆخی کە بەرشەلۆنە ئەم ساڵ بەسەری هاتووە لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا نەماوە لە ئەوروپا لیگ ماڵ ئەوایی کردووە هاتووە تەنها دوو پاڵەوانتی لەبەردەستی ماوە لەو پاڵەوانتیش ئەگەر بە ڕیال مەدرید بدۆڕێنێ تەنها یەک پاڵەوانتی دەمێنێتەوە کە لالیگایە یعنی ئەوانە هەموو کاریگەری لەسەر تیپەکە دروست کرد بەڵام دوێنێ بینیمان کلاس لە کلاسیکۆ ڕاستە بە ئەدا باش نەبوو بەڵام بە ئەنجام بردیەوە ئەو ئەنجامە ژوا دەکات بۆ یاریەکانی تریش باشتر بێت ئێستا ئەو دەبتە دافعێک بۆ ئەوەی پارێزگاری لە بگات یاری کۆتایی کاتی بگات یاری کۆتایی من پێم وایە تیپەکە ئێستەقراری خۆی وەردەگرێت زۆر باشە بڕیار ئەتوانین بڵین بە پلان چاویستەکەەوە بەسەر ئەنچلۆتیە ئەتوانم بڵێم ئەوەی کە ئەنچلۆتی ئەنجامی دا کاراسانی بۆ چاوی کرد
تا ئەوەی بەرشەلۆنا لە ناو یاریگادا کەمترین هەڵە بکات بۆیە من ئەوەی کە دەیبینم گۆڕینی پلانەکان لە کارلۆ ئەنچلۆتیدا خاڵی گۆڕانکاری بوو لەم یاریەدا یەکێ لە کۆمنتەکان کا گۆران ئاماژەی بە شتێک کردووە بۆ سەرنجی تۆشم پێویست و بۆ کۆمنتە دەڵێ مەسەلەکە ئەوەیە ینی ئەو پێی وایە بۆیە بەرشەلۆنە بردوێتیەوە چۆن ڕیال مەدرید خۆی بە پاڵەوانی خولی یانە پاڵەوانەکان دەزانێت بەرشەلۆنەش خۆی بە پاڵەوانی جامی شا دەزانێت من کاک جیهانگیر مەحموودە و وینە دەکاتە تۆ چی لەم کۆمنتە دەخوێنیتەوانێ ئەم ئێستا بەرشەلۆنە لە دوای برنەوەی نازناوی جامی شا خۆی بە تیپێکی گەورەتر دەزانێت بە دووەزی ڕابردوو هەست دەکە بەوە زۆر لە کەمکردنەوەی شانی بەرشلۆنە کاک بڕیا چۆن ینی کاک جیهانگیر دەڵێ مەسەلەکە ئەوەیە ڕیال مەدرید چۆن خۆی پاڵەوانی خوڵ و یانە پاڵەکان زانێت بەرشلۆنەش خۆی پاڵەوانی کاسە سکات جامی شا ئازانێ یعنی پێم وایە تۆزێک لە کەمکردنەوەی شانی بەرشلۆنەیەکە یعنی ڕیال گەورەیە ڕیال تیپێکە بۆ منە لە پێناو نازناوی چامپیۆنز لیگە ئاجەنگێ یعنی لە پێناو نازناوی چامپیۆنز لیگە پیاوی نازناوی چامپیۆنز لیگە بەڵام بۆ نە بەرشلۆنە ئەتوانێت جامی شا بەرەواتی یەکەم لە کۆمنتەکەی نازانم تۆ خوێندنەوە چییە؟ من وای دەبینم کە چۆن بڵێ لەم دوایانەدا بەرشەلۆنەش بە برنەوەی جامی شا ئەو متمانەی بۆ دروست بووە کە ئیتر ئەم تیپەش قۆناغی تێپەڕانەوە قۆناغی داڕوخانی تێپەڕانەوە ئەخە جامی شا زۆر جیاوازیە لەگەڵ چامپیۆنز لیگە بەڵام ئەو یانانە کە داژە ڕوخێنیان تووشی شکستێکی چەند وەرزە دەبن دەبێت لە جامێکەوە دەست پێ بکەنەوە بۆ خول دواتر بۆیانە پاڵەوانەکان خولیانەکانی ئیسپانیا بردووە جامی جیهانیانەکانی بردووە چامپیۆنز لیگی بردووە سوپەری بردووە ینی تۆ پێوەربەوە بەرشەلۆنە لە بەرامبەردا لە دوو خولی گەورە با بڵێ پاڵەوانێتێکە ماڵەوای کردو لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا نەیتوانی سەرکەی قۆناغی کۆمەڵەکان کاتێک من و تۆ دەمانگۆ لەگەر ئینتەر و بایرن ینی ڕیالمان بەرشەلۆنەماندا دەنا ئینجا بایرن دواتر ئینتەر بەڵام 2000 ئینتەر چۆ شوێنی بەرشەلۆنە هاتە خولیانە پاڵەوانەکان جارێشتر لە سەدەستی مانچستەر یونایتد ماڵەوای کرد ڕاست قەهاریەکە لە کۆمنتەکان ئاماژە بەوە کات بەرشەلۆنە و ڕیال مەدرید ئێستا و بەهێزە نین ئەمەیان کاک محەممەد قاسمە لەگەر هەموو بۆچینەکەم ئەڵێ بەرشەلۆنە و ڕیال مەدرید و بەهێزە نین چونکە سوود لە هەڵی یەکدی دەبین واتە خۆیان کارێ ناکەن تی بەرامبەر بکوێتە هەڵەوە بەڵکو خۆیان سوود لە هەڵی یەکتر دەبینن بێگومان خۆی کلاسیکەوەی پێویستە سوود لە هەڵی یەکتر وەربگرن تۆش پێ دوایە سەر ڕیال مەدرید و بەرشەلۆنەی ئێستا بەراورد بە 8 وەرز پێش ئێستا بەهێزە نین یعنی بەراورد بە چەند وەرزی ڕابردوو ڕیال و بەشە و بەهێزە نین نەخۆ پارساڵیش ریال مەدرید دوانە بوو یەکێک نەبوو لەو ناوانەی کە بتوانێت خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ببات خۆ لە دوای یانەی بایرن و پاریس سان ژێرمان و مانچستەر سیتی و یعنی بەرشەلۆنە و ئینجا ینی ریال مەدرید ناوەکانی داهات کە بە سیسیلە بێ خوارێ بەڵام 2000 هات پێداهات بەیانە ئینگلیزیەکانی هەموو لە پێش خۆی ڕاماڵی گۆشت یاری کۆتایی یاری کۆتاییش لە یانەی لیڤەرپولی بردەوە بە گۆڵێکی ڤینیسیوس یعنی ئەوانە پێت دەڵێنا بەڵام تۆ ئەگەر پێوەر بە و ئەستێرانەی پێشوو بە ئەنجامەکانی پێشووی یانەی بەرشەلۆنە و ریال مەدرید نا من پێم وانە هەردووچان ئەو بەهێزیە هەیە بە ئێستا بەڵام 2000 ئەم بەتایبەتی ریال مەدرید چکە تاکە نوێنەری ئیسپانیەکانە من پێم وایە دەتوانێت نوێنەرێکی ڕاستەقینە ئیسپانیەکان بێت زۆر کاگالان وەکو کۆتا کۆمنتیەم تەوەرە کاگالان ئاماژە بۆ کار ڕیال مەدرید پێویستی بە کارڤاخاڵ نەماویستەکە بیفرۆشێت ویستم ئەوە بە دواستەرنج لە تووکە قاریش پرسم لەسەر کلاسیکۆ ڕیال مەدرید پێویستی بە گۆڕانکاری نییە لە هاوینی داهاتوو بۆ ئەوەی کە تیپەکە یعنی بۆ منە هەر لە هێڵی پێشەوە پێویستی بە یاریزانی نوێ هەیە هەم لە باڵەکان پێویستی بە یاریزانی نوێ هەیە خۆی لە باڵەکان کاک ئەوە یەکی لە کۆمنتەکانەوە دوای ئێمە لای تۆش جواب بمەرەوە کاک بڕیار پێویستی بە چیە ڕیال وەکو کۆتا قسەمان لەسەر کلاسیکۆ ئەوەش وەڵامی ئەوەش دەدەمەوانێ بەڵام یەک دیاردە هەیە لە ڕیال مەدرید دیاردەی ڤینیسیۆس کاک گۆران کە بەوەدا دەڕوات ڤینیسیۆس هاوشێوەی نێمار بوێتە دیاردەیەکی چۆن بڵێ ناشرینی یاری ڕیال مەدرید بۆ پێی کە زۆری لەو تۆپانەی کە لە لای ڤینیسیۆس دەبێت یان مامەڵەیەکی زیادەی پێوە دەکات یان لە دوای لە دەزانی تۆپەکە پێگەدا هەڵپڕژان لەگەڵ یاریزانی تیپی بەرامبەر و قسەکردنی زۆر لەگەڵ نابژیوانەکان
ئەمە دۆخی ڕیالمەدی تێگەدا ڕیالمەدی پێویستی بەم جۆرە یاریزانانە نیە پێویست دەکات جارێکی دیکە ڤینیسیۆس بێتەوە نێو سیستەمی یاریکردنی ڕیالمەدی تا ئەوەی یانەکە سوود لە تواناکانی وەربگرێت کە ئەم یاریزانە توانایەکی زۆر باشەیە کوالیتێکی زۆر باشەیە زۆر کات دەبینی ڤالڤێردی ئاستی وەک پێویست نییە دویاری بەڵام بۆی کە سەرقاڵیان شتە زیادانە نییە لە پڕێکا دەگەڕێتەوە ئاستێکی بەرز پێشکەش دەکاتەوەی کە ئاماژە و پێکردیانەوە برایمان کاگالان لە کۆمنت ئاماژە پێکردووە کارڤاخاڵ بەڵێ ئاستی پاشەکشەی کردووە زۆری پێکانەکان کاریگەری لەسەر ئاستیەم یاریزانە هەبووە و نەک ڕیال مەدرید و ئەو تیپەی کە سێ پێگاتەشی هەیە دوو پێگاتەشی هەیە بەردەوام هەموو مێرکاتۆیەک پێویستی بە خۆنوێکردنەوەیە تا ئەوەی پێگاتەکەی بەردەوام پێگاتەیەکی تۆکمە بێت ئامادە بێت بۆ پێشکەوتن لەگەڵ تۆپی پێدا چۆن تۆپی پێشەکەوێت ئەم پێگاتەی لەگەڵ تۆپی پێ پێشکەوێت وێت نەک ڕیال مەدرید هەمویانە پێویست پێێتی وە ڕیال مەدرید لە باڵەکانی بەرگری پێویستی پێێتی و یەکلایکردنەوەی چارەنووسی هازارد دوێنێ شەو ڕیال مەدرید پێویستی بە گۆڕانکاری بە بەڵام ئەنچلۆتیەوە بۆ چەندین یاریە هازار تەنها بۆ پڕکردنەوەی کورسیەک دایدەنێت و هیچ ڕۆڵێکی لە نێو یانەی ڕیال مەدریدا نییە بەس ینی ئەوەی دوێنێ ئەنچلۆتی کردی من پێم وانە بوو ینی پێویستی بۆی بێت کە بۆ نمونە ینی با بڵێن لە کۆنتڕۆلکردنی تۆپ کێشەی نەبوو هیچ کێشەی نەبوو بەڵام لە گەیاندنی تۆپ کێشەی هەبوو لەمسەی کۆتاییش چۆن تۆپەکان لە ئستیحواز لە هەموو لایەکان دەسوڕە کاتێک دەهات بۆ لای ڤینیسیۆس خۆی قسەی کاک بڕیاری تەواوە یعنی ڤینیسیۆس ئێستا هەڵسوکەوت یاریزانێکی گەورە دەکات هێشتا ماوێشتی ڕاستی یاریزانیش کاریگەرە لە ڕیال مەدرید بەس هێشتا ماوێتی ببێتە هاوشانی یاریزانی وازدە و هەموو قسەی عەلامێ بێنێ کاکە قەی ناگە تۆ بەرامبەرت دیادەی ڕەگەزپەرست تێکرێ لێی گەڕێباشی تۆ پێیس بەنە چارەسەریکا تۆ بۆ جوابیتەوە خۆی بۆ وەرزەی کاک گۆران ئەو وەرزەی گەر سیر بکەین لە چەندین یاری تووشی هاتووە بێگومان لە چەند ینی دەبێت لێ ڕاهات بێت ناکرێت تۆ ئەمڕۆ لەگەر گۆران بیبیانی لەگە ینی ئەبێ یاریزانێک بەتایبەتێن بە ڕازیلیانە کەی تر بەڕاستی کەمێک درەوشانەوەی تر بەشێکی زۆران لە خۆیان باییە بن ینی شتی زیایەکەن یعنی تۆ بەڕازیلی کێشەی هەیە کاتاویکەم یعنی تۆ هێندە پێویستە سەرنج لەسەر تۆ پێ بێنجە سەرنج لەسەر ئەو ڕەگەزپەرستیە نەبێ ئەوە لە هەوور بە کاکە بەرامبەر بالۆتلی کراوە بەرامبەر ئیتۆ کراوە بەرامبەر دنیا یاریزان کراوە نابێت تۆ ڕیتمی یاریکردنی خۆت تێک بی نابێت دەرونی خۆت تێک بی ئەبێ بیر هۆش تاوە لەسەر تۆ بێ خۆی بەڕازیلەکان کاک گۆران ینی چەندین جار توش ئەم حالەتانە بووینە کە ڕەگەزپەرستیان بەرامبەر بکرێت و ینی سەرزەنش بکرێنەوەوانە بەڵام هێشتا دەرز وەرناگرن ڕاست بێگومان یان دەرز وەرناگرن تۆ لە ڕابردوو بە ڕۆناڵدینۆ کرا بە ئەلڤێش کرا یعنی ئەوانە هەر کاریگەریان لەسەر بەزێمەوە یعنی دو ساڵە دەبینین هەر بە ڤینیسیۆس هەر دەیکرێ هێشتا دەرسی لێ وەرنەگرتووە یعنی ئەو گۆڕانکاریانە تاکەی بۆ ناکە یان تۆ یاریزانی تازە گەورە بووی یان یەکێکی لە کاریگەرەکان تۆ سیر بکە ئەو کاتێک کە ڤینیسیۆس باش دەبێت لە ڕیال مەدرید ڕیال مەدرید بە ئاسانی سەر دەکەوێت یەکێک لە هۆکارەکانی هەستانەوەی ڕیال مەدرید بەرامبەر لیڤەرپوڵ ئەم یاریزانە بوو خۆ کاریگەرترین یاریزان بوو ینی بۆ تۆ لە یاریەک وای و دەی لە یاریەش تر کە تیپەکە زۆر پێویستی بە تۆیە بۆی سەرکەوتن بەدەستبێنی قۆناغێک دەبڕ بۆ یاری کۆتایی تۆ بەم شێوەیە دەرکەوی ئەی سوودەکەی تۆچیە زۆر باشە ئەنسلۆتی لە گۆکردنی گۆڕانکاریەکان تۆزە درەنگ نەبوو بۆ منە نابوو ڕۆدریگۆی تۆ زووتر بێنێتە ناوە ئەنچیلۆتی درەنگ گۆڕانکاریەکانی نەکرد بێگومان گۆڕانکاریەکانی ئەنچیلۆتی تاخیر وەخت بوو یعنی تۆ ڕۆدریگۆ هێنایتە خوارەوە لە کاتێکدا تۆ ویست هەل بدۆزیەوە بۆی دەرچەیەک بدۆزیە بۆ ئەوی فراغ دروستکەی بۆی بابرێن یاریزانانی هێڵی بەرگری یانەی بەرشلۆنەت کەمێک بکەیەوە بەڵام هێشتان چاوی زۆر هێمن بوو نەیدەویست تیپەکەی لە بەتایبەتی لە هێڵی بەرگری بکرێتەوە چکە تۆ ئەگەر تۆ بەرگریت پەرد بێت دەتوانیت لە ناوەڕاست لە باڵەکانی پێ زۆری بەڵام تیپەکەی کۆ کردبەوە لە سەر هێڵی سزا بۆ ئەوی نەک بە ئاسان نەگەی گۆڵ تۆ لە باڵەکان کاک گۆران ئەگەر یاری بکرێت دوور لە گۆڵە بەڵام تۆ ئەگەر لە ناوەڕاستەوە بچی نزیک لە گۆڵە بە هەموو سوچەکاندا بۆ گۆڵ دەڕێ بەڵام تۆ بۆیە ینی دوێنێکە چاوی هەوڵی دەدا یانەی ختوڕەکەی تیپی بەرامبەری هاشت بە باڵەکان بۆیە ئەنشلۆتیش هەر ویستی حەلێک بدۆزێتەوە هەر نەیتوانێت مەدرید پێویستی بە چییە پێویستی بەوەیە دوو باشترین یاریزانی هێڵی بەرگریبی لە باڵی چەپ و ڕاست چونکە ئێستا یەکێک لە کاریگەرین ترین تیپەکان کە بیانەوێت تیپەکان زۆر باش بن ئەم دوو باڵێ لە وەرزەکانی ڕابردوو بینیمان لە ڕۆبرتسۆن و ئارنۆڵد کاتێک لە لیڤەرپول لە باشترین ئاستخواندا بوون توانیان خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بێنن دوای 30 ساڵ توانیان پریمەر لیگ بینن یعنی ئێستا بینیمان ئەو دوو یاریزانە خراپ بوونی لیڤەرپول بەم شێوەیە ئێستا ڕیال مەدریدیش پێویستی بەم دوو یاریزانەیە مێندی دەمێکە پێکانی هەیە کارڤاخاڵ لە ئاستی خۆی نەماوە
یعنی ئەوانە وا دەکەن تۆ کاریگەری هەبێ لەسەر تیپەکە تۆ ئێستا ئەگەر ئەم دو یاریزانە زیاد نەکەن و تۆ سێ یاریزانی ناوەڕاست و سێ یاریزانی بەرگریش هێرش بەریش من پێم وایە تۆزێک زەحمەت دەبێت بۆ پلانەکان ئەنچلتی. زۆر باشە کلاسیکۆ بەجێ ئەڵم بڕیار ژیان ڕاستە خۆی ئەمە لای تۆ شەوی سێشەمە و چوارشەمەیەکانی گەڕانەوەی خۆناغی 16ی چامپیۆنز لیگ بەڕێوە یەکێک لە ینی خۆشترین پاڵەوانەتی ئەوروپی کە دیارە شەوی سێشەمە یەکێک لە یاریەکان ڕوبەڕبوونەوەی چەلسی و بروسیا دۆرتموندە لە نێو یاریگای ستانفۆرد بریدز. چەلسی ماوەی یاریە تەنها یەک یاری بردوێتەوە لە پرێمەر لیگ، یعنی یەکێک لەو تیپانەی کە بەڕاستی پارەیەکی زەبەلاحی سەرف کرد. تۆماس سۆخێری لە پێناو ئەوەی کە تیپەکە بێتەوە سەر ڕێڕەوی برنەوەکان و ئەنجام باشەکان دوورخستەوە گران پۆتەر یەنا بەڵام تیپەکە جارێکتر تووشی نشوستی و تووشی شکست و تووشی دۆخێکی زۆر خراپ بووە. لەگەڵ بروسیا دۆرتموند بە گۆڵێکی بێوەڵام پێم وایە دۆڕای یاری چوونی، ینی یەکێک لە ئەمساڵ بروسیا تیپێکی زۆر باشە لە خولی ئەڵمانی، یەکێک لە باشترین ئاسەکانی خۆی پێشکەشەکە و یاریەکە قورسە بۆ چەلسی بەم دۆخی ئێستاوە. چیە خوێنیتەوە لە ئەو یاریە؟ ئایا دۆخی چەلسی بۆ گەشتن بە قۆناغی چارەکی کۆتایی قورسە؟ بەڵێ کاگۆران دۆخی چێلسی دۆخێکی قورسە لەبەرەوەی تیپێکە هیچ ڕۆحێتێکی یاریکردنی تێدا نەماوە و گرام پۆتەر ڕایەنەرێکی گەورە نییە کە سەرکردایەتی تیپێکی گەورەی وەکو چێلسی بکات. ئەم سەرنجەمی ئێستا نییە، دەگەڕێتەوانێ بۆ سەرەتای کارکردنی و کە لە یانەی چێلسی دەست بەکار بوو و یانەکە کاتێک سێری دەکەی لە ماوەی دە یاریدا ستایل یاریکردنی نادۆزیتەوە، نازانیم یانێت چۆن بە هێرشبەری یاری دەکات، چۆن لە نیوە یاریگای خۆیدا بەرگری یاری دەکات. جۆرێک لە هەڕەمەکی لە یاریکردنی چێلسیدا هەیە کەمەوەی کردووی یاریزانەکان لە خۆیان دڵیانە بن، یاریزانەکان درەنگ لێ تێگەیشتن نێوانیانە دروست ببێت بە تایبەتی یاریزانە نوێیەکان. و یەکێک لە گرفتەکانی تریش بۆم یاریە ئەوەیە کە تیاگۆ سیلڤا یاری ناکات کە ئەگەر سێری دووەرزی ڕابردووی چێلسی بکەین تاکە بەرگری کات کە بە جێگیری یاری کرد بێت و ئاستیشی جێگیر بێت تیاگۆ سیلڤا بووە کە وەکو قاعیدێک ئەزمونێکی زۆریە بۆ لە چامپیۆنز لیگدا، بەڵام بە یاری نەکردنی بۆ ئەم یاریە پێم وابێ فەراغێکی زۆر لە یانێت چێلسیدا دروست دەکات. ئەوەی گرفتە سەرەکیەکەشە چێلسیێکی بێڕۆحیەت ڕوبەڕووی دۆرتمۆندێک دەبێتەوە کە هەمیشە بۆ پەڕی ڕۆحێت و یاری دەکات. دۆرتمۆندێک کە کۆمەڵە یاریزانی لاو لە پێناو نووسینەوەی مێژوو لە پێناوی ئایا ئەوە بێ بۆی سەرنجیانە گەورەکان ڕابکێشن چاڕوانی شتی چاڕوان نەکراویان لێ دەکرێتواتە تۆکرێت لەم یاریشدا بە دووری نازام دۆرتمۆند بتوانێت شکست بەیانەی چێلسی بێنێت، بۆیە دۆخی چێلسی بە تەواتی بە قورسی دەبینم. زۆر باشە. کاک ینی چێلسی دوای با بڵێن ئەبراهیمۆڤیچ کاتێک ئەو ئەبلوقا ئابووریەکە خراسە چێلسی و چێلسیان ئەو بازرگانە ئەمریکیە کڕیەوە بە یاریەک تۆ خێل دەی لە باشترین باردۆخێک کاتیپێک بەخواست دووری خۆی ئامادەی کردووە دووری دەخەیەوە دەی بە پێوەر بە برایتۆن تۆ هاری پوتەری دێنی دێکەیە ڕاهێنەری تیپێکی گەورە بتێ ڕکابەری بکات لەسەر خولی ئینگلیزی و لەسەر خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. بێگومان تۆ دەی کۆمەڵێک پارەی دەخێ ژێردەستی و بکەی خۆت بازار بکەی و بێشت ئەنجامیش تۆ خراپ بێت لەسەر دەکەوێت. چێلسی بڕێارێکی هەڵەیە بێگومان هەڵەی داوە پەلەی کردووە لە هێنانی یاریزان، پەلەی کردووە لە ڕەخستنەوەی تیپەکە، پەلەی کردووە لە گۆڕانکاری ڕاهێنەر. تۆ هاتوو کاکە بەم شێواز و بەو نەوعەیە کار ناکرێت. تۆ هاتوو تەقلیدی با بڵێن ئەبراهیمۆڤیچی سەرۆکی پێشی و رووسیەکە بکەی زەحمەتە بتوانێت چکە و کابرایە بە پوینت و پوینت کاری کرد. هەنگاوی گەورەی نەنا هەنگاوی گەورە سەرەتا هات مۆرینۆ هینە مۆرینۆ کۆمەڵە یاریزانی با بڵێن بەخواست دڵی خۆی هینە هات نازناوی بۆ چێلسی هینە، دواتر تیپەکەی ڕێخستەوە خولی ئینگلیزی هینە هاتەوە ئەوجارە یعنی یەکێک لە خراپترین بارودۆخی تۆخێلە لە ئێستای پۆتەر باشتر بوو بێگومان. هاپوتە تۆماس تۆخێل ڕاهێنەرێکی گەورە بڵێنەری ڕاست، ینی یەکێک بلەو شێوازانێت هەلی لە یاریکردن پێ بوو، بەڵام گراهام پوتەر سەیری بکەی لە یاریەکان هیچ حەلێکی پێ نییە. کۆمەڵێک یاریزانی زۆر ئەداواتی خامی زۆر چاچی لە ژێر دەستایە، یعنی تۆ ئەو خامە لە ژێر دەستی هەر ڕاهێنەرێکی گەورەی تێدا بێت. من پێم وایە چێلسیەکێک دەبێت لەو یانانەی کە دەی پاڵەوێری بۆی ناسناوەکە بات، بەڵام تۆ ئێستا دێی لەگە بروسیا دۆرتمۆند دەدۆڕێنی. ئەو بروسیا دۆرتمۆند ئێستا بروسیا دۆرتمۆندێکی جیاوازە، دێ ڕکابەری دەکات، دەوێت هەوڵ بدات شان لە شانی یانەی بایرن بدات کاو بایرنی 10 ساڵە 9 ساڵە لەسەر سەکۆی نازناوەکانی باڤاریا. ئەرشی پێ دوایە ئەرکی کەمێن ئاسانترە بۆ گەشتن بە خۆناغی داهاتوو.
پێوەەر بۆ قسانی کە کردمان ئەرچی دۆرتمۆن ئاسانترە بوو لە ساحەی ستانفۆرد بێگومان زۆر باشە بڕێ گۆران یەکێ لە کۆمنتەکان تویستم کۆمنتێک سەبارەت بۆ تۆ هاتووە بەڵێ باز دەوا کاڵێ یعنی چۆنە تا ئێستا یعنی گران پۆتەر دوو دەخراوەتەوە کاگێرەژەی یەکی لە کۆمنتەکان بەڵێ هۆکارەکەی داواکات بەڵێ کاگۆران گران پۆتەر کە گرێبەستی لەگەڵدا کرا سەرۆکیانەکە تۆتبۆڵ بۆ مای 5 جۆر گرێبەستی لەگەڵا کردووە ئەم ژمارە پێمانەڵێ کاتەم ڕایەنەرەوەکو پرۆژە هاتووە پرۆژێکی پێ بۆ خستێتی بەڵام پرۆژەکەی ئێستاوە شکستێنەوە بۆ هەموو گرێبەستەوە بەڵێ وەکو پرۆژە سیر کراوە بۆیە ڕاهێنەری پرۆژە دەبێ هەڵسەنگاندنیشی زیاتری بۆ بکرێت خاڵێکی تریش ئەم کاریگێڕی سەرۆکاتی ئێستای چێلسی پەلەیان کرد لە بڕیاردان بۆ تۆماس تۆخێل ئێستا هەز بە هەڵەکانەکەن ئەو هەڵەی کە کردویانە وای لێ کردوون بسڵەمێنەوەی کە ئێستا بڕیاری دوورخستنەوەی گران پۆتەر بدەن لەبەر لە وەرزێکا تۆ قورسەیانەیەک دوو جار ڕاهێنەر دوور بخاتەوانەیە دواتر ڕەنگە ڕاهێنەرێکی زۆر باشی ئێستا لە ئارایە نەبێت ڕاستە ناوی زێدان دەهێنرێت لە وێزێنرێکی پۆچەتینۆ بەڵام پێ ناچێت هیچیان لەم کاتەدا ئارەزی وەرگرتنی چێلسی بکەن لەوانەیە هەمیان گفتوگویان لەگەڵا کرابێت خۆیان دانابێت بۆ کۆتایی وەرز بۆی ئەو کاتە خۆیانیانەکە ڕێک بخەنەوانێ بێنە سەر ئەنجامی سفر تا ئەوەی دەست پێ بکەن و کێبڕکێ بکەن بۆیە یەک نانێ پەلە بکەن دووەمی نیشانەوەی کە گران پۆتەر وەکو پرۆژاتوە دەبێت هەڵسەنگاندنی زیاتری بۆ پرۆژەکان پرۆژە کاک بڕیارەنی با بڵێن پرۆژەی پاریس سەن ژەرمان کاتێک بینیمان با نمونەی پاریس سەن ژەرمان بینەوە پاریس سەن ژەرمان هات گوت پرۆژەیەکی گەورەمەیە کۆمەڵی یاریزانی ئەستێرە هینە لە سەروی هەمویان نەیمارە هێنا و بازاڕی کرد و دەتوانی خوڕغی نازناوەکانی ناخۆی بکات دواتر پرۆژەکەی پاریس گەورەتر بوو یاریزان پرۆژەکەی پاریسی شخصیەتی نیە لە چامپیۆنز لیگ کاک بڕێ قەزم چییە یعنی قەزم ئەوەیە دوای پرۆژەکەی پاریس لە پارە گۆڕا بۆ یاریزان بە بەلاش سۆێندە مێسی بەلاش و دۆناڕۆمە بەلاش و سێرجیۆ ڕامۆژ بەلاش و بەس خەزمەوەی کاک بڕێ ئێستا دێمە لای ئەوەی یعنی بۆ یعنی بخۆ تۆماس تۆخێل و پێش تۆماس تۆخێلیش چێلسی پرۆژەیەکی گەورە بوو بەڵام ئەوەی کە بەسەر ئابراهامۆڤیچ داهات بارودۆخەکە گۆڕا ئێستا عنی پێ وایە بە گراهام پوتەر ئەم پرۆژەی چێلسی جێبەجێ دەکرێت کە پارەیەکی خەیاڵی سەرف کرد لە گواستنەوەی زستانە هاتووە ئەنجامەکانی خراپترە یان کێشەکە لێرەیە کاک بڕێ کاکار گران پۆتەر باگراودێکی باشی هەبوو ئەرشیفێکی باشی هەبوو لەگەڵ برایتۆنە بۆیە ئەم پرۆژەیان لەبەرچاو بووە من کە دەڵم پرۆژە ئەمەیە قسەکە بەڵام سەرکردایەتی ئەستێرەکان زەحمەتترە لە یاریزانێک کە سادە بێت بە دڵنیایی ئەوانەیە سەرکردایەتیکردنی برایتۆن ئاسانە بەڵام ئەم ڕاهێنەرە لەگەڵ برایتۆن ناوێکی گەورەی بۆ خۆی دروست کرد وەکو پرۆژە دەرکەوت لەگەڵ برایتۆنە و کاتێکیش گرێبەسی لەگەڵدا دەکرێت بۆ 5 وەرزی حتمەنەوە پرۆژەیە بۆ دووەرز نییە تۆ سەرنج بە کۆنتی بۆ دووەرز گرێبەسی لەگەڵا بەڵام کاک بڕیار لەگەڵ توتنهام تموحەکانی برایتۆن زۆر یعنی ئاماجی برایتۆن و چێلسی ناکرێت بە یەک شارەی لەسەر چێلسیە هەرگیز ناکرێتە سەر برایتۆن بۆیە ڕاهێنەری برایتۆن ئاسانە گەر 2 هەفتە لەسەر 3 هەفتە لەسەرێکیش شکست بێنێ وەکەوەی کە سەرەتا دیزێربی بوو ڕاهێنەری برایتۆن ئەنجام یەک پێویست نەبوو بەڵام دواتر دوای 3-4 هەفتە ئەنجامەکانی زۆر باش بوو ئێستا دەبینی پاڵێرا بۆ باشنی ڕاهێنەری مانگەکان ئەم ڕاهێنەرە ئیتالیا بۆیە ئەمە جیاوازەوەش کە قار باسی کردوی کە پاریس سان ژەرمان ئێستا یاریزان بەبێ بەرامبەر ڕووی تێکات بەڵام یەک هین هەیە لێرەدا یەک جیاوازی ئەو یاریزانە بەبێ بەرامبەر ڕووە کاتە پاریس سان ژەرمان موچەکەی زیاتر ئەبێلەوەی لایەنە کۆنەکەیدا بوو بۆ نمونە دۆناڕۆما لە ئیسی میلان داوای 12 میلیۆنی کردو ڕێک ڕاستە خۆ لە پاریس پێیان داوە بەڵام لە ئیسی میلان پێیان نەداوە واتە ئەوە نەبێ ئەم یاریزانەکە بێ بەرامبەر چووە بۆ ئەو چوو بێت پاریسی خۆش تەواوکاری پرۆژەکان یانێکی گەورەی مێژووی چامپیۆنزی ببینێ بۆیە چوێ نا بەڵام ئەم یاریزانەش تەواوکاری پرۆژەکان بوون زەبری پارە زەبری موچەی ساڵانە دۆناڕۆما و میسی و ئەمانەی پەلکێش کردو بۆ پاریس سان ژەرمان ئەگەر نامن پێم وایە مانچستەر سیتی بە هەمان موچە بچواتە پێشەوە لە میسی مانچستەر لە بژار معقولە یعنی ئێستا لە نێوان پاریس و مانچستەر ئەگەر مانچستەر گواردیۆلا هەمان موچەی پاریسیان بایە بە مێسی تۆ پێ دوایە پاریسی هەڵبژارد بێگومان پێ دوایە مانسیال نابژارد بۆ بچکە من پێم وایە پرۆژەکەی پاریس ئەولاتر بوو لە پرۆژەکەی مانسیتی بووامە پێ ناڵێتەوە پێ ئێستا لە ئێستا ینی سەیریکە هەردوو تیپ ڕاستە لە چامپیۆنز لیگ شکستیان هێناوە
بەڵام ئێستاش من پێم دەمێکە شکستیانە دەمێکە بەڵام پێوانە پێگەی ماستەرسی باشتر لە پێگەی پاریس لێستایە ئەگە پێوەەر بە یاریەکان نە هەورچەوە و هاوشان یەکن کاک برار تۆڵی چی؟ بەڵام لەوانێ پێچوانێک کاقار لەبەرەی مانچستەر ئەمە پێوەر ئەنجامی هەردوویانی ئاگەنا بە ئاست و بە ئەوە ئێستا مانسیتی باشترە مانچستەر پرۆژەکەی لە پێشترە مانچستەر ئێستا یانەیە کە سامی تایبەتی هەیە مانچستەر تێیدا یاریزان وڵای کاک بڕیار بەرامبەر لایپزیگ تیپێکی بێڕۆحیەتمان بینی ئێمە باسی یەکیاری ناکەین کاک گۆران باش بەڵام کە باسیەم چەند وەرزاکەن تقریبا هەردوویانەکە پرۆژەی دروست کاک بڕیار پارساڵ هەر نمونەی دو ساڵیان فەرقا کاک بڕیار نمونەی پارساڵی بەڵێ پارساڵ کاتێک کە تەبەرامبەر یانەی مانسیتی من تۆ کاک گۆران نازانم بۆ چوونیەوە ینی بەس من پێم وابوو من تۆ یەکیشتر هەمان هاوڕابووین کە مانسیتی ڕیال مەدرید دەبڕێت وایە بەڵام بینیمان بەرامبەر ریال مەدرید لە 5 خولێکی کۆتا خۆی تەسمیلی ئیرادەی مانسیتی کرد یعنی ئەم تیپە ریال مەدرید کرد یعنی ئەم تیپە هێشتان شایستنیەکە ئەگەر وەرزی ڕابردوو ڕەمەدی حسێ بکەین هەموو تیپەکان تەسلیمی ریال مەدرید بوون ینی خۆ پاریس سان ژەرمانیش پێش مانچستەر تەسلیم ئەخەر پێوەر بە مانسیتی ینی بۆ ئەوەی ینی با بڵێن پرۆژەی مانسیتی ئەولاترە لە پرۆژەی پاریس سان ژێرمانی بۆ ئەوە بەدەڵێم ینی تۆ ریال مەدریدێکی بێڕۆحیەت پارساڵ نە من نە تۆ نەیەکێکی تر لە پلەکانی دواوەی چارەم و پێنجەمان دانابوو کە بۆ بردننی ناسنای خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەڵام 2000 ئەو هاتە یەکەم وایە بەڵێ ینی من سەرەتای وەرز پێم وابوو ریال مەدرید ناگاتە چواگۆشەی زێڕین بەڵام لە دوای کە لە پاریسی بردەوە منە لەم ستۆدیۆیە بوو وتمی ێستا ریال مەدرید یەکێکە لە پاڵێوراوەکان تەنانەت محەممەد ئیبراهیم لەگەڵ ڕابطی چۆن لەبەرەوەی بەو شێوازەی لە پاریسی بردەوە بۆ ڕیمۆنتادایە ئەزمی ریال مەدرید هەندە بەرز بۆتەوە وەکو پاڵێرا دەتوانێت ژماری بکەیت زۆر باشە دەستخۆش ئەچینە سەر بۆی فریایەکانی تر بکەوین شەوی چوارشەممە یاریکی بەهێز بەڕێواچێ پاریس سان ژێرمان بایر میونخ ئەوەی کە ئەیبینم پاریس ئەم ساڵیش شخصێتی من بۆ خۆمە گۆران وای بینم شخصێتی برنەوەی نازناوەکەی نییە ئەم تیپە ڕاستە خاوەنی یعنی سێ باشترین یاریزانە بۆ نمونە مەپاپێ نەیمارە چەند نەیمار لەو یاریە بە فەرمی بەشداری ناکەم ئەمڕۆ گالتێر پەژڕاستی کردەوە مێسی بەڵام تیپێکی بێڕۆحیەتە بینین لە چامپیۆنز لیگ تیپێکی زۆر گەورە نابینین ینی بەرامبەر بایرن میونخ دووچاری شکستا دیاری چوون بە گۆڵێکی بێوەڵام ئەم هەفتەیە جارێکتر ڕوبەڕوویەکترەوە یاریەکە لە نەوی یاریگەی ئالیانس ئەرینای تێت بایرن بەڕێواچێ یەکێک لە یاریگە سەختەکان بۆ سادیۆ مانی ژەگەڕێتەوە چی تێ لەسەر یاریە وڵا یاریی ئالۆز دەبێت بۆ یەکەمێک وەستام چونکە دەبێت هەڵۆستەیە بکەیت یعنی تۆ باڤاری لە دوای مۆندیال ئەنجامەکانی وەکو پێویست نەبوو بەڵام یاری یۆنیۆن بەرلین یۆنیۆن بەرلین زۆر چاک دەکەوت لە بەرامبەر پاریسیش باەرێکی جیاواشمان بینی بێگومان شایستەوە بوو گۆڵ زیاتر بکات ڕاست بەڵام بۆ ئەم یاریە هێشتان جارێشتر ئاڵاوستر دەبێت چونکە باڤاری ئەگە بێوێت حیسابی ئەوە بکات لە قۆناغی 16 کە یاریی کۆتایی پێشخراو بوو سەر بکەی بە ئاسانی بۆ سەر پاریس سان ژێرمان من پێم وایە باز دەدات بەڵام ئەگەر حیساب بکات بۆ سەرکەوتن بەسەر پاریس سان ژێرمان بۆ قۆناغی 8 من پێم وایە ئەو هەنگاوە داوێت بۆیە نای کلیسمان ڕاستە یایزان ڕاهێنەرێکی لاوە بەڵام لە بیرکردنەوە بۆ یاری تیپی بەرامبەر کەمێک زیرەکە لە بەرامبەردا گالتێ تیپێکی لە ژێردەستدایە کۆمەڵێکی ئەستێرەی زۆر باش لە سەروی هەمان کە دوو بڕکابەری یاری کۆتایی جامی جیهانی کە دوو ئەستێرەی درێژاون هەم کلیان پامپێ هەم مێسی ئەو نەیمار ئاوت بووە ئەوانیش دەتوانن سەرێشە بۆ بایرن دروست بکەن ینی یاریەکە کەمێک ئالۆز دەبێت بەس باڤاریەکان نانەوێت دەرفەتی یاریگای خۆیان دەست بدەن بۆی سەرنەکەون بۆ قۆناگەشت زۆر باشە هەردەم باڤاریش ئەولاترە لۆ پاڵێورابوون بۆ برنەوەی ناسناوەکە لە پاریس شخصێتیشی گەورەترە لە چامپیۆنزی کاک بڕیار بایرن میونخ پاریس سان ژێرمان بایرن لە یاری یەکەمە بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتەی تۆمار کرد وەکو کە قاروتی ئەیتوانی بۆ منە جیاوازەکە فراوانتریشکە ینی لەگەڵ ئەوەی کە لە کۆتایەکان یارەکەی پاریسێکی باشمان بینی بەڵام لەگەڵەوەشە بەکۆی گشتی یارەکە بایرن ئاستێکی بەرزی پێشکەش کرد ئەم ڕوبەڕووبوونەوەیە چیت هەیە لەسەری
پێ دوایە قورس بێ قەرەبووکردنەوەی ئەنجام و پاریس سان ژێرمان لە یاریگای ئالیانس ئەرینا؟ سەرەتا ئەگەر پاریس بتوانێت ئەم یاریە قەرەبوو بکاتەوانێ و بربەستی بایرن تێپەڕێنێت پێم وابێ هاوشێوەی ئەرجەنتینی مۆندیال کە لە دوای شکستی سعودیە لە مەکسیکی بردەوە گەیشتە یاری کۆتایی پاریسیش دەتوانێت هەمان ئەوشتە دووبارە بکاتەوانێ و هەمان ڕۆحێتی بۆ دروست دەبێت بەڵام ئەرکی زۆر قورسە. بایر میونخ تیپێک نییە لە ناو یاریگای خۆیدا بە ئاسانی شکست بهێنێ لە کاتێکە یاری چوونی لە نێو یاریگە ڕکابەرەکەیدا بردبێتەوانێ. ئەمە یەک. دووەمینیان بایر میونخ ئەزمونێکی زۆر باشیانەیە لە مامەڵەکردن لەگەڵنەوە خولەکی یاری گەڕانەوەدا و ئەگەر بشتوانن لە ناوەندی یاریگادا کۆنتترۆلی یاریەکە بکەن نەک تۆپ کۆنتترۆلی یاریەکە بکەن ڕێگری لە پاریسکە لە ناوەندی یاریگادا بەباشی تۆپیان لا نەبێت ئەوە بایرن یارەکە هێندەی دیکە بۆ خۆی ئاسانەکە لە بەرەوەی من یەک پرسیارەکەم کا گۆران تۆ گەر پێشبینی بکەی یانی تەسەوڕ بکەی پاریزە یاریە باتوانێت بە گۆڵی کێی باتەوە؟ وەڵی کاک بڕیار من پێم وایە لە ئێستاە کاریگەرترین یاریزانی پاریس سان ژێرمان هەر کلیان مباپێیە. کاتەر بە گۆڵ یا مباپێ یا میسیە بێگومان. تۆی کە بینیمان لەم چەند یاری ڕابردوشتان لە یاریەکانە هەر یاری ڕابردوو وەرگرین مباپێ دوو گۆڵی کردو بە ئەسیستی میسی گۆڵێکی کردو بە ئەسیستی مباپێ. واتە ئەو دوو یاریزانە یەکلای کەرەوە کە ئەگە بێت و ناوەندی یاریگالیان بگیرێت پاریس سان ژێرمان هەمیشە لە چاودێریکردنی بەتایبەت و کاتە بێ بە دوو بەرەوانێ بەرێگەمێنێتەوانێت لە نیوە یاریگای خۆیدا چەند یاریزانێکیش لە یاڵی پێشەوە لە یاڵی هێرشبردن جۆدی تاکە کەسیەکەن ئەو جودە تاکەسش بەرامبەرتی بێگی و کوبارن تۆزێ قورزە بن ناڵم ئەستەما بەڵێ میسی توانای هەیە سێ یاریزان بەسەرێکەوە تێپەڕێنێت مباپی توانای هەیە لە یەکین تڵاقە هێڵێکی کامل تێپەڕێنێت بەڵام قورز ئەبێ بۆ پاریس سان ژێرمان بۆ ئەو شێوازە یاریکردنە بەسەر پاریسا تەطبیق بکات. بەڵێ کاک بڕیار بەڵام یەکشت یعنی شتێکت بیر نەچێ یاری پێشوو کەر کاتە مباپێتە ناوانی یاریەکە تەواو گۆڕانکاری بەسەر هات قورس نییە چاودێریکردنی مباپێ بە دڵنیاییەوانێ و یارینەکردنی نێماریش ڕەنگە ینی بە ڕێژەیەکی زۆر پێما بێتە خاڵی بەهێز بۆ میسی و میخاڵی لەبەرەوەی یاریکردنی سێ یاریزانی ئەستێرە زۆر کات نەهاوسەنگی دروست دەکات بەڵام دوو یاریزانی ئەستێرە کە تەواوکەری یەکتر بن ڕەنگە باشتر هەماهنگگیان هەبێت و ئەم دوو یاریزانە زیاتر سەرنجیان لەسەر یەکتر بێت لە پێدانی تۆپ بە یەکتر لە خۆدزینەوە لە بەرگری کارەکان بۆیم پێما بێت یارینەکردنی نێبان لەم یاریدا ڕەنگە بە سوودی تۆکەم ئەم ڕۆژ پرادەرێکتر وای وتی یارینەکردنی نێمار ڕەنگە قازانجی پاریس بێ شتی وابێ بێگومان چۆن بڵێنەرێ ئەم یاریزانە یەکێکە لە یاریزانە هەرە مەهارەکانی یانەی پاریس سان ژێرمان دەبینین یەکێکە لەم یاریزانانەی کە زۆر عشقی تۆپە تۆپ زۆر لای خۆی دێڵێتەوە بۆ ئەوەی با بڵێن هەندێک کات هەندێک جوولەی سیر دەکات بە یاریزانی تیپ بەرامبەر ئێستێزا دەکات ئەوانەوا دەکات تۆ پاڵەپستۆ بێخسەر تیپەکە خۆت هەندێک کات هەیە تۆپەکە پێویست وێ بە لەمسەیەک بەنیو لەمسە تۆپەکەی بگەینە برادەرکی خۆت بۆی گۆڵ تۆمارکەیان بۆی فراغەکە زیاتر فراوان بێت ئەو تۆپەکە دێڵتەوە لای خۆی بۆی یاریزانەکان لە دۆری کۆبنەوە تۆپەکە دەدات بە تیپی بەرامبەر بەڵام ئەگەر تۆ یاریزانێشتر دێ لە شوێنی با بڵێن فابیان ڕۆیز لە شوێنی ئەو یاری پێ دەکات ڕەنگە ئەم یاریزانە زۆر کاریگەری باشتر بێت بۆ تیپەکە لە نەیمار لە ئێستادا نەیمار هیچێکە لەو یاریزان ڕاستە یاریزانێکی باشە لە زۆر سات و کات دەتوانانی گۆڵ تۆمار بکات دەتوانانی فریای تیپەکەکەوێت بەڵام ئەم خەڵە سلبیانشی هەیە کە گوتمان تۆپ زۆر لای خۆی دەڵێتەوە هیچێک دەبێت دەوە یاریزانانی کە زۆر ئێستێزا بە تیپی بەرامبەر دەکەوانە کاریگەری لەسەر تیپەکە دروست کردووە. پرسیلێکی لە کۆمنتەکان ئەڵێ بەرگری پاریس هی ئەوەیە سیقەی پێ بکرێ لەم یاریە بەرگری پاریس بەرگریشی باشە ڕامۆسە مارکینۆسە یاریزانە یعنی ئەتواندرێ بۆنە لە بەرامبەر کۆمەڵێک یاریزانی ئەڵێ کۆمانە ینی زۆر مەحاڵ گرتنی ئەوە بۆ نمونە سانەیە ئەوە مانی گەڕاوەتەوە ئەم یاریزانە سورعەتانە لە بەرامبەر چەند یاریزانێکە کە بۆ نمونە تەمەنیان هەڵکشاوە لە وەکو مارکینۆس وەکو سێرجیۆ ڕامۆسەمانە پێ دوایە بتوانرێ کۆنتترۆڵ ئەم یاریزانە بکرێ. بێگومان ینی ئێستا با بڵێن ڕامۆس سەردەمێک بوو نەمان بینی بۆم شێوەیە باش دەربکەوێت بەڵام مارکینۆس ئەم ساڵ بەم شێوەیە دەرناکەوێت ئەوەی کە ڕامۆس بەدە دەکەوێت مارکینۆس بەم شێوەیە نییە ینی تۆ سیر دەکەی دڵی بەرگری ینی پاریس سان ژێرمان ئەم ساڵ ڕامۆس لە باشترین ئاستەکانی خۆیدایە بەڵام مارکینۆس بەم شێوەیە نییە ئەوە زەحمەت دەبێت تۆ ئەگەر ئەم دوو یاریزانەی دڵی بەرگریت یاری ئەم دوو یاریزانت باش بێت
دەتوانن کۆنتترۆلی دووباڵەکەش بکەن بەڵام هەر نەقسێک لێرە هەبێت زەحمەت دەبێت چکۆوانە نزیکترین یاریزانن لە گۆڵ نزیکترین یاریزان لۆی تۆپ دەپسڕێن نزیکترین یاریزان لۆی پارێزگاری لە تۆڕی گۆڵی دۆنە ڕۆمە بکەن بەڵام ئەگەر تۆ لەم دوانە یەکیان خراپ بێت کاریگەری لە بێگومان ینی نارم دەبنەوە هۆکار بەڵام زۆر جار وەشە بووینە هۆکاری مەترسی بۆ تیپی بەرامبەر بۆی ئاستی خۆشیان خراپ بێت زۆر باشە بڕیار کۆتا حازەکەم قوتا قسە لەسەر پاریس و لەگەڵ تۆ بکەم بڕیارتەها ڕای چیە لەسەر یاریەکە بناڵم ئەنجامم پێ بڵێ بەڵام یعنی یاریی ئاڵۆزە بە تایبەت بەڵام پێ دوایە لەسەر کاغەت چانسی کامیانە بگەیشتن بە قۆناغی داهاتوو ئاسانترە چانسی بایرن میونخ زیاترە بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو و هێڵی بەرگری پاریسیش تا ئێستا هێڵێکی بەرگری تۆکمۆنیە وە سیستەمی بەرگریکردنی تا ئێستا پاریس سان ژێرمان سیستەمێکی بەرگری باشی نییە و یاریزانەکان تەنها بۆ جوودی خۆیان بەرگری دەکەن و نەیانتوانی ئەم بەرگریکردنەش بێتە کولتورێ بۆیانەکە کە پارێزگایی لە ئەنجام بکەن. زۆر باشە. کاخەهار یاری نێوان میلان تۆتنهام یەکێک لە یاریە خۆشەکانە. میلان لە دوای مۆندیال وەزعی خراوە بەڵام لەم چەند یاریە ڕابردووە میلانەکەی پێش مۆندیال ئەبین میلانەکەی محەممەد ئیبراهیم بەڵێ میلانی بڕیارتەهاش تەبعاً وڵاتاک بڕێر نەمزانی بوو میلانی پێش مۆندیال میلانێکی زۆر جوان بوو میلانی وەرزی ڕابردوو میلانێکی کاریگەر و میلانێکی گەورە بوو لەسەر دەستی پیۆلی میلانی دوای مۆندیال چەند یاریە خراپ بوو وەسعی بەڵام چەند یاریەک گەڕاوەتەوە ئاستی میلان ئەم ساڵ باش نییە بەگشتی باش نییە بەگشتی باش نییە لە چامپیۆنز لیگیش بەرامبەر تۆتنهام توانی سەرکەوتن تۆمار بکە تۆتنهام یاری تۆتنهامەوەش ینی ئەگەر کەمێک با بڵێم هەموم نەبینی بڵم بە هەموم بینی بێت بەڵام ئەوەی کە بینیمەوە بەم زۆرەی دەرنەکەوت ڕاستە بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر بیدەوە بەڵام من پێمانێ بەس پیۆلی ئەوەی لە توانایدا هەبوو پارساڵ با بڵێن ئەو توانە و هوزرەی کە هەیەبوو لە تیپەکە دایڕشت توانی دوای چەندین ساڵ میلان بگەێنێتەوە سەر سەکۆی نازناوەکان باش ئێستا دەتوانم بڵێم نوێنەرێکی بڵێ نێری پێم خۆشبی پێم ناخۆشبی نوێنەری ئیتالیەکانە لە خۆناغی 16 خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەڵام میلان پێویست بوو بۆەوەی تازە بکرێتەوە پێویست بۆەوەی هەندێک گۆڕانکاری تازای بۆ بکرێت بەڵام بۆی نەکرا لە دستانەش بەم شێوەیە بۆی نەکرا لە هاوینە لە دستانە گوتمان ڕەنگە بۆی بکرێت بەڵام هەرزوو بەڕێوەبەری جێبەجێکاریانەی میلان با بڵێن ماڵدینی گوتی ئەمە لە بازاڕی گواستنەوەی زستانە ڕەنگە توانێەوەمان نەبی تەغزیێت تیپەکە بکەین بۆی بتوانێت باشتر بین و چاکتر بین دوای یاریەکانی مۆندیالیش بینیمان تیپێکی بێڕەحیە تیپێک کە ئەو تیپە نەبوو کە ئێمە پارساڵ دەمان بینیت کە پاڵەورابی بۆی نازناوەکە بێنێتەوە لە بەرامبەردا لە بەرامبەر تۆتنهام یاری دەکات تۆتنهامیش چی لە میلان باشتر نییە کاک گۆران ینی ئەمن و تۆ یەکێشتر کاتێک کۆنتیمان بینیوە لە یۆڤانتۆس کۆنتێژ جیاواز بوو لە چێلسی کۆنتێژ جیاواز بوو بەڵام کۆنتی جیاواز بۆ لە خول لە چامپیۆنز بەڵام هات لە ئیتالیای قیت با بڵێن بەرز کردەوە ئیتالیای هیناوە سەر ڕێڕەوی با بڵێن ئیتالیا یعنی ئەوانە وای کرد تۆ ئیتالیایەک ببینین کە جیاواز بی یعنی بەڵام هاتە تۆتنهام هەندێک یاریزانی بەخواست دڵی خۆی هێنا بەڵام تا ئێستا ئەو تۆتنهاممان نەبینیوە ڕکابەرەکە قورسە لە پرێمەر لیگ ڕکابەرەکە زۆر قورسە ڕکابەرەکە با بڵێن قورسە چییە پارساڵ دەمان بینی پارساڵ و پێرا ساڵ و هەن دەمان بینی مانسیتی و لیڤەرپول بوون کە ڕکابەر یەکتریان دەکرد بەڵام ئەم سار لیڤەرپولیش ئەوت بوو ئەم ساڵ مانچستەر یونایتد هاتووە ئارسناڵەکەی تۆ هاتووە دێی نیوکاسڵ هاتووە باش یعنی وانە کۆمەڵێک جیاوازی دروست کردووە تۆ مادەم ڕکابەریت بۆ پیا بە دەبی تۆ باشتر هەوڵ دەی چاکتر هەوڵ دەی کاری باشتر بکەی بۆی لە ڕکابەریکردندا نەبڕی ئەمە تۆتنهامان نەبینی و دەمێک بی بەم شێوەیە بۆ ئاستە بێت کەواتە تۆتنهامیش تاقیکردنەوەیشی ڕاستەقینە بۆ میلان نەخێر زۆر باشە من میلان بە ئەولاتر دەزانم بۆ تۆتنهام بڕیاردا میلان ئەولاتر لە تۆتنهام بەگشتی باسی چێ یاریان بۆ بکە کاگۆران ئەرکی میلان قورسە میلان زیاتر بە 10 ساڵە نەکەوتوە تام دۆخۆ لە چامپیۆنز لیگ ڕکابەری بکات 10 ساڵە بێت شتیواڕووینەوە لە قۆناغی 16دا یاری بباتەوە یاری پێشی بردوێتەوانێ بەرامبەر تۆتنهام یاریەکات وەکو ئاماژە پێکرد تیپێکی قورسە و یاریزان یەکلایکەرەوەی تێدایە لە یاریگای خۆیاندا یاری دەکەن و بۆ ئەو نازناوە هینە تاکە نازناوە کە ئومێدێکیان تیایداما بێ
وەگۆی کە دیارە پرێمە لیگ ڕکابەرەکە دیارە لە نێوان ئارسیناڵ و سیتی و مان یونایتدایە توتنهام تەنها شەڕگەشتمە چامپیۆنز لیگ دەکات بۆیە هەموو جوهدێکیان لەسەرەوەیە زۆرترین دوورترین قۆناغ بڕۆن لە چامپیۆنز لیگدا ئەوەی سەبارەت بە ئێسی میلانە کا گۆران ئێسی میلان بەبیرە بێ مانگی ڕابردووە لەم سودێدا باسی ئێسی میلانمان کرد وتم شتەکە لەسەر ڕاهێنەر نییە تا ئەوەی کە ئاستی پاشە کشەی میلانە قەزیەکە لەسەر ڕاهێنەر نییە ڕاهێنەر هیچ گرفتێکی نییە وەکو پیۆلی بەڵام پێکانی کۆمەڵی یاریزان کاریگەریە بۆ هەندێکیان تازە گەڕابنەوە ئێستا تۆمۆری پێکانی هەبوو ماگمانیانی گۆڵچی پێکانی هەبوو بن ناسر پێکانی هەبووە کە کالابریا پێکانی هەبووە ئەمانە بەهۆی پێکانەوە کاریگەریان لەسەر ئاستی ئێسی میلانە بووە ئێسی میلان کە دروست بووەتەوانێ سێ پێگاتەی نییە دوو پێگاتەی نیە هەر کۆمەڵی یاریزانی دیاریە کۆمەڵی یاریزانش پێکانیانە بێ کاریگەری ڕاستەخۆ دروست دەکاتەوە لەگەڵەوەشان مۆندیال کۆمەڵی یاریزانی ماندوو کرد لە ڕووی هزریەوە لە ڕووی جەستەییوانێت تیۆ هێرناندز ماندوو بوو جیرۆ ماندوو بوو ڕەفایەلیا و پێوەی دیار بوو بەڵام ئێستا یاریزانە پێکراوەکان گەڕاونەتەوانێ ماگمانیان هەفتەی ڕابردوو یاری کردووە تۆمۆری یاری دەکات تیۆ هێرناندز دۆخی مۆندیالی تێپەڕانوە چوار یاریە ئێسی میلان برنەوە تۆمارەکات هیچ گۆڵێک لەسەر تۆمار نەکراوە لە چوار یاریدا ئێسی میلان گەڕاتەوە سەر ڕێڕەوی خۆی و یەکێک لە گۆڕانکاریەکانەوەی مایک سیاو بەرگریکاری ئەڵمانی کە لەیانی شالگەوە بە بڕی 2 میلیۆن نایەتی چوار یاریە لە پێگاتەی سێبەرگری چوار سێ داواتە لە پێگاتە سێبەرگریەکە کە گۆڕانکاری دوای مۆندیالە پیۆلی کردێتی ئاستێکی بەرز پێشکەشەکات توانوێتی وەکو بەرگریکارێکی پۆڵانی دەرکرێ دەرکێ بەرگریکارێکی زۆر لاویشە ئەمە گۆڕانکارێکی باش بووە پێم وایە بۆم یاریە لە چاودێریکردنی هاریکین ئەرکی بە تەواوی قورس دەبێت و تیاویش گەڕاوەتەوە من بۆم یاریە سەرنج لەسەر سێ یاریزانە بێ بەگشتی تیۆ هێرناندز تۆنالی لیاو کە پێویستە جیاوازی دروست بکەن جیرۆ و یاریزانێکی عاقڵ ئەرکی قورس دەبێت لەبەرەوەی میلان کەمترین دەرفەتێ بێت بزانین چۆن مامەڵە لەگەڵ دەرفەتانەکە لە یاریە قورسەکاندا بۆ ئێسی میلان پێویستی بە یاریەکی نمونەیی هاوسەنگەیە چ لێ بەرگری چ لە ێرش بردەدا ئەم ساڵ ئەو شار لە تۆکەم ئەم ساڵ چی یاریزانە کاریگەرترین یاریزانی میلان بووە مناڵی کا گۆران بەڵێ کاک بڕیار قاپی وایە لیا و کاریگەرترین یاریزانە لە ئێستاە یەکلایی کەرەوەترین یاریزان لیاوە بەڵام ئەوەی کە زۆر کاریگەریە بێ بە بڕای من تیۆ هێرناندزە تیۆ هێرناند بێگومان تیۆ هێرناندز یەکێکە لە یاریزانە کاریگەرەکان هاوڕێی ئیبراهیم دیازیش ئیبراهیم دیازیش زۆر باشە بەڵام ئیبراهیم دیاز ئەوەی کە پارساڵ کردی باشتر بوو لەم ساڵ ئەم ساڵ تووشی کۆمەڵێک بۆ پێکان بوو دابڕان بوو دوای هاتەوە وتر بەم زۆر هێشتا بۆم زۆری وەکو پارساڵ دەرنەکەوتەوە بەڵام هەر کاتێک لیاو لە بارودۆخی خۆیدا بێت هەر تیپێک بەرامبەر میلان بێت میلان ئەولاترە لەو برنەوە بەڵام کاتێکیش لیاو لە دەرەوەی ئاستی خۆیدا دەبێت بەڵام کاکی قەهار جیرۆش بە ئاستێکی بەرزەوە یعنی یەکێکە لەو یاریزانەی کە بەردەوام ئەگە گۆڵش تۆمار نەکا کاریگەری دەبێت چۆن تۆ سیر کە ئەو دیاریانەی کە لیاو باش دەبێت جیرۆش زۆر باش دەکرێت چونکە فراغەکەی هەموو بۆ جیرۆ بەجێ دێنێت هەمووی خەریکی لیاو دەبن هەم لە تۆپدەرینانی لە بڕینی یاریگا لە فراغ دروستکردن لە گەیاندنی تۆ بۆ شوێنی بەبەست تۆ ئەوانە هەموو دەکە لیاو یعنی ئەوەی دەمێنێتەوە سافی وەرگرتبی جیرۆیە ڕاست یعنی جیرۆ تۆ لە لێدانی سەر بەهێزە لە قاچ لێدان لە تۆپ بەتایبەتی لە ئەو تۆپانەی کە بۆ ڕێک دەکەی زۆر باسانی گۆڵ ناچوێنێ یەکێکە لەو یاریزانانەی دەتوانێت با بڵێن شەڕ لە یاریزانانی هێڵبەرگ بۆی توانای جستەی باشە بێگومان یعنی تۆ لانچی دێشان بیش زۆر لە پلانەکانی خۆی لە فەڕەنسا بەکاری دێنێت یعنی یەکێکە لە یاریزانە بەڵام کاریگەرتر لە هەمیان لیاوە ئەگەر لیاو لە یاریگایە بێ بێگومان یعنی ئەو ئەنجامە خراپەکانیشی بۆ پێکانی گۆڵپارێزەکە دەگەڕێتەوە میلان بەڵێ مایگماینە ینی ئەم گۆڵپارێزە کاتێک دابڕا ینی ئەنجامەکانی میلان وی لات بوو هەندێک لە هەندەرانی میلانم هەیە برادرن یەک لەوانە بۆتان و دێگۆ سەلاجە بۆم گۆڵ پارێزبای گۆڵە یعنی ڕیاریش بوو کاگڕات گوت تۆش مانگی ڕابردوو بەڵێ زۆر باشە دو قسەمان کاتمان نەما خولەکێکمان ماوە لەسەر وەرەقامیان لە پێشتر بۆ برنەوە میلان تۆتنهام میلان کاک بڕیار تۆ چانس دیارکەن وەکو یەک دەبینم من پێم وایە یاریەکە بۆ میلان قورسە تۆتنهام لە یاریگەی خۆی یاریکی باشەکە بەڵام دوجار من پێم وایە بەڵام ئەم ساڵوانە میلان ڕەنگە دەرفەتی گۆڵی ناو یاریگەی خۆی لە دەست نەداوە هەوڵ لانی کەم پارێزگای لەو گۆڵە بکە زەحمەتە گۆڵێک زەحمەتە گۆڵە پارێزگای لێ بکەی بڵێ زۆر باش سپاس بۆ بەڵام دەرفەت ئەوەیە تۆ ئەوە نەمانی گۆڵێک بە دوان حسابیەوە نەما ئەوە نەما خۆشەکەوەیە
دەوێتەوە بە جیاوازی گۆڵ پێم وایە ئەم سیستەمە عەدالەترە بێگومان دەست خۆش قار حسین خۆشحاڵم زۆر من زۆر زیاتر یاریزانی دێنی تۆ پێش یاریزانە باشەکانی کوردستان ئەو کات شۆڤەکانی تۆ پێ سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بڕیارتەها خۆشحاڵم کاک برێر سوپاس بۆ بینەرانی خۆشەویست خواتەمەند بە هەفتەی داهاتوو دێینەوە خزمەت خواتان لەگەڵ